ئەمڕۆەوە نزیکەی مانگونیە کە دەستمان پێ کردووە بەم خولا تایبەتە بە ئافرەتان ئەو ئافرەتانێک کە تاکو ئێستا قەڵەمیان نەگرتە بە دەستەکانیان و ئەو ئافرەتانەشی کە تا هەندێکیان خوێندووە و دواتر وازیان هێناوە بەهۆی نەهامەتەکانی ژیان و سەختیەکانی ژیانەوە نەیانتوانیوە پارە بە خوێندنەکەیان بدەن. دەرسەکەی ئێمە هەر ئەلفوبێی کوردیە، پێکاتۆ لە پیت و وشە و ڕستەش، واتە بەتەنیا پیت ناخوێنرێت، وشەش دەخوێنین لەگەڵ ڕستەش لەگەڵیدایە و تەڵەبەکانیش ڕۆژانە ئیملایان پێ دەکەین، ئیملای سەر تەختە و بەشداریان پێ دەکەین. من وەکو خاتونێک بەشداریە خولەم کردوونە خوێندەوار بووم، پێشتر کە سوکارم ڕێگەی پێ نەداون کە بخوێنین، هاوڕەکانم هەم خوێنیان تەواو کردو. پێشتر وا بابوو کە دانگوو خوێندن بۆ ئافرەت نهاتوە، نابێ ئافرەت بخوێنێ و دەرکەوێ و کە دەرکەوێ قاچی ڕوود دەکا و سەری ڕوود دەکا و باوکم ئەو بیرکردنەوەی هەبوو لەبەرەوە نەهێش بچین بۆ مەکتەب. بەس ئێستا سوپاسی هاوسەرەکەم دەکەم کە ڕێگای پێدام بۆ خول لە بەشداری بکەم لەبەر منداڵەکانم بۆ مەکتەب دەچن. زۆر گرنگە کە دایک خوێندەواری بۆ پەروەردەی منداڵەکانی. ئێستا من کوڕێکم پۆلی 5 تا سایم پێ نەکردووە، بەس کچەکەم ساڵێکێ دەچی بۆ مەکتەب لەبەرەوە پێم خۆشە کە فێری خوێندەواری بوو. من تەمەنم 42 ساڵە هاتوومەتە ئەم خوێندنە، لەبەرەوەی ئاوارە بوومە نەمتوانیوە هەر نەبخوێندووە. من خەڵکی کەرکووکم، دانیشتو حاجیاوم، لەبەرەوەی لە کەرکووک ئاوارە بووینە و وەسعی کەرکووک خۆش نەبوو، هەموو دەمێ هەر شەڕ و ئازا و ئاوارە و دەربەدەری بووینە. ئێستا هاتوومە ئەم خوێندنە دەمێ درێژەی پێ بدەم، نەمتوانی لەوێنانە درێژە بە خوێندن بدەم و هەر لە زانکۆش و لە هەموو شتێکیش هەر دابڕام. تەمەنم 47 ساڵە، بە پێشێ دابڕام لە خوێندن، بڵان ئێستا پەرە بە خوێندن دەدەم بۆی فێری شتێکی بم خوێندەواری. سوودم بینی وە بەڵێ زۆر باشە.